باهۆی گۆڕانکاری ژینگەوە هەمیشە خەمخۆرانی ژینگە لە سەرانسەری جیهانە فستیڤاڵی تایبەتەکەن بۆ نوێ تا بتوان هۆشیاری زیاتر بڵاو بکەنەوە لە نێو خەڵکیدا. لە هۆڵندا ساڵانە ئەم فستیڤاڵە سازەکرێت 2 ساڵی ڕابردوو ساز نەکراوە بەهۆی هەبوونی ڤایرۆسی کۆرۆناوە کە نەک ئەو فستیڤاڵان بەڵکو و سەرجەم چالاکیە هونەری و جیهانەکان لە سەرانسەری جیهانە ڕاگیرا بوون. لە ئێستا ئەم ساڵان فستیڤاڵە دەست پێکات و بۆ یەکەم جارە هونەرمەندێکی کورد بەشداری لەم فستیڤاڵەدا ئەکات. کاروان حەمید حەلاق یەکێکە لە هونەرمەندە کووردە دەنگخۆشەکان کە ساڵانێکی زۆرە لە ئەوروپا هەمیشە لە ڕێگای گۆرانەکانەوە هەوڵیاوە کە مۆزیکی کوردی با وڵاتانی جیهان بناسێنێت و هەمیشە لە ڕێگای جلوبەرگە کوردیەکانی وەها جۆش و خڕۆشی مۆزیکای کوردی بخاتە نێو دڵی ئەوروپیەکان و بتوانێت لەگەڵ یا گۆرانیانە بڵێنەوە کە گۆرانی گشتین وە تام و چێژی تایبەتی خۆیان هەیە و بە تایبەتیش لە کۆنسەرتەکانە خۆی ئاماژی پێکردو هیچ کات بە بێجلی کوردی بەشداری نەکردووە. هەمیشە و ئاوازانشی هەڵبژاردۆ کە بتوانێت جۆش و خڕۆش بۆ خەڵکانی بیانی دەستەبەر بکات. ئەم فستیڤاڵی ژینگە پارێزی کە لە هۆڵندا بەڕێوەچێت لە حەڤی 6 دەستی پێ کردووە لە ئەمستردامە و وابڕارە تا 24 مانگ بەردەوام بێت. ئەم هونەرمەندە تێیدا بەشداری کردووە و لەوێ ئەو گۆرانی کە ئامازی کردو پێشکەشی ئامادەبوانیە کات لە ئێستاە کاروان حەمید حەلاق بۆتە هونەرمەندێکی جیاواز و سەرنجڕاکێش لەلایەن وڵاتانی جیهانیەوە وەک هونەرمەندێکی کورد لە ڕێگای هەڵبژاردننی ئەو ئاواز و مۆزیکانی کە پێشکەشیەکات و وەبوونی ئەو جۆش و خڕۆشی کە دروستیەکات لە نێو چالاکیەکانە هەر بۆیش لەم فستیڤاڵەیە جارێکی تر بانگهێش کراوە و بۆ یەکەم جارە کوردێک بەشداری تێداکات. فستیڤاڵی ژینگە پارێزی لە هۆڵندا ساڵانە بەڕێواچێت بەوەی خۆپارێزی لە پەتای کۆرۆنا بۆ 2 ساڵ ئەنجام نەدرا. ئەم ساڵیش بۆ یەکەم جار هونەرمەندێکی کورد بانگهێشتی ئەو فستیڤاڵاکرێت و بە گۆرانێکی کوردی بەشدارە بێت لەگەڵ چەندین هونەرمەندی وڵاتانی تر. هونەرمەند کاروان حەمید حەلاق لە زۆربەی چالاکیە هونەرەکان با گۆرانی و مۆزیکی کوردی و جلوبەرجی کوردیەوە بەشداریەکات و سەرنجی ئامادەبووان ڕائکێشێت. ئەو هونەرمەندە تایبەت بە چالاکیەکانی بە کورسات مەگەزینی وت لە هەر چالاکیەک بانگهێش بکرێت تەنانەت بە گۆرانەیەکیش بێت بە خۆشحاڵی و بەشدارە بێت لەبەرەوەی تەنها گۆرانیەک نییە کە گوێبیستی دەبن دواتر لە پشۆکاندا چەندین جار دووبارە بۆتەوە کە لەبارەی کوردستان و کورد و مۆزیک و هونەرەکەی پرسیاری لێکرێت و تەنانەت هەندێک جار باس لە جوانی و جوگرافیای کوردستانی شەکرێت.